جارە پێشەشی پارتی ئەوە جاشی تورکە ئەمانی شکلکێکی ئەوانن بەبێ تورک ئیدارە ناکەن لەبەرەوە ئەمان ئەگەر تورکیا نەمێنێت پارتی نییە بە فویەک نامێنێت چونکەم لەبەرەوە ئەمان جاشی تورکن. حکومەتی عێراقیش تا ئێستاکە نەکەوتێتە سەرخۆی و بەڕاستی هەڵوێستیشی نییە. لەو کاتەی کازمی بوو هیچ هەڵوێستیشی نەبوو. ئێستا سوکەوە وعدێک دراوەکە بەوەی کە سوپای تورکیا لە عێراق دەرکرێت ئەمیش بەهۆی ئەم سەرۆکوەزیرانی تازەوەیە. ئەجنا پێشتر کازمی خاز لەگەڵ تورکیا بوو بەرژەوەندی تورکیاویست نەک بەرژەوەندی عێراق و هەرێمی کوردستانی بووە. ئەمڕۆکە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست گۆڕانکاری بەڕێوەیە. کاتی سایکس بیکۆ هاتووە 100 ساڵ لەمەوە پێش بچینە ساڵی 2023 ئەوە 100 ساڵی ڕێک بەسەر سایکس بیکۆ هاتیە پەڕە بێت. ئیتر ئەوانش پەلەقاژی ئەوەیانە. ئیتریان ئەگەر کوردی یەک بێت ئەوە هەڵوێستەکان یەک بن ئەوە سایکس بیکۆ بەڕاستی ئیشمان بۆ ئەکەن یەکیش نەبین ئاچینەوە 100 ساڵی تر. جا هیوادارم هەموو کورد یەک بێ و هەموو کورد یەک بێ و هەموو کورد هەڵوێستی هەبێ بەرامبەر ئێران و تورکیا و دژمنان. ناخێر بە هیچ شێوەیەک بە هیچ شێوەیەک ناتوانن بەردەوام بن و کوردیشان بۆ لە ناو ناچێت بە هیچ شێوەیەک کوردیان لە ناو ناچێت. ئێمەش وەکو ئەو ملەتانەی کە خوا دروستی کردوون ئەمانەیە بۆ خۆمان بژین بە ژیانێکی ئاسوودەیی نامانەوێت تەعدا لە کەس بکەین و تەعدایشمان لە کەس نەکردووە. ئیستا یەکێکی وەکو ئەردۆغان خوا لە ناوی بەرێ باشە ئێمە چیمان کردووە بەرامبەر بە ئەردۆغان ئەگەرێکی ئەو خۆی زدی کورد هەڵچاوە بە خۆی و بە مەجموعەیەکی خۆیەوە مناڵم تورکەکان هەمووی نا تورکەکان هەمووی نییە. ئایا ئەو کەسانەی کە هەڵئەسن خواناسن ئایا حیزبە ئیسلامیەکان تەییدی ئەردۆغان ئەکەن کە کابراایکی ماسۆنی کەس نەزانێت لەکوێوە هاتوو ئەوێ گەلی کورد لە ناوبەرێ گەلی کورد بە یەکێک لە ناو نابرێ بە دووش لە ناو نابرێ. گەلی کورد ئیمڕۆ گەلێکە وەشارە ساحێبی 65 ملیۆن نسمەیە. ئایا گەلی کورد مردووە؟ نا فەرموو ئەوە ئێرانە. ئێرانەیە چی بکە؟ ئێ کورد لە ناوبەرێ کورد بە تەنیا دنکێک لە ناو نابرێ. کوردە ئیمڕۆ بە ملیۆنەها ساڵە ئێمە لێمان ئەکوژێ لێمان دەربەدەر ئەبێ لێمان ئێعدام مەکەن ئێعدام لە ناوچوونی هەموو گەلی کورد بیانوێ لە ناومان بن ناتوانن ئێعدامیش بکەن بە قەهر ناتوانن بەن نەبە ئێعدام نەبە و نەوعە گەلی کورد لە ناو نادرێ. ئینشاڵڵا ئێمە قووەتێکمان هەیە ئێستا حالیین لە هەر چوار پارچەکە قووەتێکە بەچێ بە قڕووی مار داڵغەی وا لێ نەدەنن بڵێ ئێمە گریلامان هەیە ئێمە پێشمەرگەمان هەیە ئێمە هەموو ئەوانەی کە هەمانە کە ضدی ئەوانن کە وەکو مار لە شەقە لە ئێمە هەڵەسێن ئێمەش لە مار خراپتر شەقە لەوان هەڵەسێن. ئەردۆغان ئەوێ چی بکە بە تایارە ئەوێ قەسمی کۆبانێ بکە 50-60 کەس بکوژێت. کورد نەمردووە حەقی خۆی هەر ئەسێنی حەقی کۆبانێش هەر ئەسێنی ئەیسێنی و ئەیسێنێ. ئینشاءڵڵا واتان لێ یەکەین خۆتان بێن تەسلیم ببن بڵێن ئەمە ئێمەین. کورد ئیمڕۆ دەسەڵاتێکی ئەو تۆی هەیە. کورد ئیمڕۆ بە قووەتە لە هەموو شوێنێکە کەس پێی نایێت. ئامانجی تورکیا و ئێران ئەیانەوێ ئەو هەلەی ئێمە بە دەستمان هێناوە حالیان لە کوردستانی عێراقا ئەیانێ ئەوە لە ناوبەرن ئەو هەلەی لە دەستی هاتووە لە کوردستانی سووریا ئەیانێ ئەمە لە ناوبەرن نێڵن ئەمە بمێنیانەوە کوردستانەکانی خۆیان پینکەن بەخوا حەقمان ئەدرێتێ کوردستانیش بە گەورە ئەبێ. کوردستان ئەردۆغان پیر بووە ئەردۆغان مخرفیشە کابرایەکی ئینسانێکی مخرفی لە ناوچوو ئەوێ چی بکە لە هەرێکێ کوردێکە بیکاتە سجنەوە لە هەرێکێ کوردێکە ئێعدامی بکە. نە ئەردۆغان ئەتوانێ نە ئێرانیش ئەتوانێ. ئێران ئیمڕۆ ڕاستە ئێران ئیسا بەرامبەر بە هەموو دۆڵی عالەم هەڵساوە بەس لە ناوە چیە؟ وا لە ناو ئەچێت فیکەیەکی لێ نەکەی چونکە ئینسان ئەگەر زۆر
زۆری خوارد زۆر ناژی زۆر خواردنی ئێران عێراقی تێکداوە سووریای تێکداوە لبنانی تێکداوە یەمەنی تێکداوە یعنی دول عربیە ئیمڕۆ لەبەر ئێران هیچیان پێ ناکری گەلی کورد ئەبێ یەکگرتوو بێ گەلی کورد ئەبێ قیادەیەکی موحەدی هەبێ گەلی کورد بێ قیادەی موحەد هیچی پێ ناکری ئیمڕۆ ئەحزاب ناتوانێ هیچ بکە هیچ حیزبێک سەر ناکەوێ هەر حیزبێک و بڵێ منم ئەیکێشێ بۆ خۆی کورسیەکە لە لای خۆیەتی ناخیر حیزب سەر ناکەوێ ئیمڕۆ کورد بە تەواوی بە کاملی کورد نەکەوێتە ژێر ژتێبی کەسێک کە ئەنەهوو بتوانێ و بە قووەت بێ وەکو یەکێکی وەکو مەزلوم عەبدی وەکو مەزلوم عەبدی ئەتوانێ ئیمڕۆ هەموو هەر چوار پارچەکە دەستکاکە هەر کەسێک خەمی کورسەکەی خۆیەتی ئەوانە خەمی کورسەکەی خۆیانانە خەمی من و تۆیان نییە من و تۆی چی ئەزانم من و تۆ کین نا بە ملیۆنها برچی هەیە لەم ناوە بە ملیۆنها تینوو هەیە لەم ناوە کەسێک نییە لا لێ بکاتەوە تێگەشتی بەس خەمی کورسەکەی خۆیانیانە من ئەڵێم ڕووی کورداتە عێراق لە تورکیا باشتر عێراق عەلاقەل ڕەحمێکی هەر هەیە بەس تورکیا ڕەحم ناکە تورکیا بێ ڕەحمە ئێستاوە حالیان لە شوێنە کوردیەکان لێدا لەبەرەوەی گریلایتی هەیە گریلای ئەمڕۆ چووە بە چاوی ئەردۆغانە چاوی ئەردۆغان کوێرەکە تێگەشتی ئێمە ئەڵێن بە ئەو کوردانەی کە ساحێبی حیزبن و بە قووەتن و لێرە قیادەیەکی گەورەیان بەدەچۆیە و قووەتێکی گەورە لێژێر سنگیانایە کارێ بکەنەوە کوردستان دوستیان نەبێ بەرامبەر بەم چی حکومەتە تورکیا ئێران عێراق ئەمانە زدی ئێمن بە هیچ شێوەیەک ئێمەیان ناوێ ئەوەتە کەرکووک کێیتیایە کەرکووک عەرەبیتە هەر ڕۆژی جەماعەتێک هێنێ لە ناسریە و لە کەربەلا و لە نەجەفە و لە بەسرە و لە دیوانی و ئەمانە ئەێنێ عەرزەکانی ئێمە داگیرەکەن کەسیش نییە قسە بکە کەس نییە بڵێ خەڵکی کوێی ناو چییە بۆچی و عەرزە داگیرەکەی خەڵکەکە بیری کەندووە مەکینەی تێخزۆ چوون مەکینەکە خەنەوە ناو بیرەکە پڕیەکەنەوە دایەپۆشن ئەمە کوردستانەکە ئێمەیە کوردستانەکە ئێمە هەر ئەوە بوو خۆ کەرکووک بەدەست کیۆ بوو بەدەست پێشمەرگەوە نەبوو بۆچی لا ناوێندا بۆچی فرۆشتێ لەبەر کورسەکانی خۆیان حیزبەکان ئەمەوتی من و ئەوەتی من تێگەشتی ئەوە بۆ ئێمە ناچێ بەر ڕێگا